خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکینەوە ئەچینە لای تەوەریدۆمان لە تەوەریدۆماندا لە فستیڤاڵی عێراقی نێودەوڵەتی بۆ چێشلێنان لەوەیکە ئاماژەمان پێکرد کە زیاتر لە 200 شێف لە وڵاتە جیاوازەکانەوە لە 35 وڵاتەوە بەشداریان لەم فستیڤاڵەدا کردبوو. شەفە کوردەکانی خۆشمان بێبەش نەبوو لەوەی کە لەم فستیڤاڵەدا بەشدار بن، بێبەش نەبوو لەوەی کە بتوان جێدەستی خۆیان وەکو شێفە نێودەوڵەتەکان لە فستیڤاڵەکە دەربخەن و شێفەکانی خۆشمان توانیان پلەی یەکەم بەدەست بهێنن. ئێمە ئەمڕۆ میوانداری شێفێکی زۆر بەڕێزمان کردووە، شێف ڕێناس محەممەد کە پلەی یەکەمی لە شیرینی دروستکردنە لە فستیڤاڵەکە بەدەست هێناوە. ئەمانوێت باس لە فستیڤاڵەکە بکات و باس لە شیرینیش بکات کە لە فستیڤاڵەکەدا بەشداری کردووە و توانی پلەی یەکەم بەدەست بهێنن. خاتو ڕێناس محەممەد ئەمین وەکو شەفکە بەشدار بوو. خاتو ڕێناس سڵاوە لێبێت و بەخێر بێت، پیرۆزباییش لێ ئەکەین. زۆر سپاستانەکەم، پیرۆزبای لێ ئەکەین و بەهیوای سەرکەوتن. زۆر سپاس بۆ بەڕێستان، بۆ کەناڵی کورسات کە هەمیشە پشتگیری ئێمەی کردووە بۆ سەرکەوتن و بەهرە و تواناکان و دەرخستنی بەهرەکانمان. سپاس بۆ بەڕێستان. خاتو ڕێناس لەم فستیڤاڵەیە توانیت لە نێو شێفەکاندا لە بواری شیرین دروستکردنە پلەی یەکەم بەدەست بهێنیت. ئەگەر باس لەو ئەزمونە بکەیت کە لەم فستیڤاڵەیە بەشداری باس لە ڕۆژانی دروستکردنی شیرینەکە بکەیت، باس لە ڕۆژانی فستیڤاڵەکە بکەیت. بەڵێ. بێگومان بۆ پەڕی خۆشحاڵیەوە توانیمان بەشداری بکەین لەم فستیڤاڵە جوانەیە کە ئەمە بەشێکی زۆر گرنگ بوو بۆ من کە توانیم وەکو شێفێکی کورد توانە و بەهرەی خۆم پیشانی شێفە بیانیەکان بکەم. بۆ پەڕی خۆشحاڵی و چەندین شێفی بەتوانە بەشداریان کردبوو کە لە وڵاتانی دەرەوە هاتبوون، خاوەنی خیبرەیەکی باش بوون کە هەر یەکە و لە هەر وڵاتێک بەشداری کردبوو. بۆ پەڕی خۆشحاڵیەوە من بە تەبەقەیەکی جیاواز بەشداریم کرد کە لە ئێستا لە جیهاندا ترێندا و بە تەبەقەیەکی جیاواز کە ئەوان بە حکمی ئەوەی کە شارەزان لە بوارەکەی و خۆیان ئاگیان لە ترێندی جیهانە کە لە ئێستا چی باوە، زۆر تامەزرۆی شیرینەکە بوون، زۆر سەرسام بوون پێی، هەر یعنی بەڕاستی فریای ڕسمگرتن نەکەو ئەوەنە بە حەسرەت ئەوە بوون کە تام و چێژی بکەن جگە لەوەی کە بە دیزاینێکی زۆر جوان دیزاینم کردبوو. زۆر بۆ پەڕی خۆشحاڵیەوە ڕازی بوون لە کارەکەم، هەر بۆ هۆکارە پلەی یەکەمیان یا بە من سپاس دەکەم، مەمنون. توانیم بۆ شیرینیە کە بە شێوەیەکی جیاواز ئامادەم کردبوو بێ ئەوەی هیچ مەوادێکی حافیزە بەکاربهێنم، بێ ئەوەی قاڵبێک بەکاربێنم، تەنها بە شەیپی دەست کارەکەم کردبوو بە چەند مەرحەلەیەکی جیاواز، تەکنیکێکی جیاواز. بۆ پەڕی خۆشحاڵیەوە توانیم سەرکەوتوو بم. سەکانە خۆش بێت. خاتون ڕێناز من پێم خۆشە باسیەوە بکەین ئەم فستیڤاڵە تا چەند نەبێتە ئەوەی ڕاستە ئاڵوگۆڕێکی کەلتوریە، ڕاستە لەوەی کە ئاشنایەتیدا نەبێ بە چەند شێفێکی جیاواز کە چەند خواردنێکی جیاواز دروستەکەن، بەس تا چەند دەرفەتێکە بێت تۆکو خاتونێک بتوانێت بەهرە و توانای تۆ بخاتەڕێ. بێگومان ئەمە دەرفەتێکی زۆر باش بوو بۆ من و چەندین شێفی تر کە تواناکانی خۆیان دەربخەن و پیشانی وڵاتانی تری بن کە ئێمەش خاوەن و توانای بەهرەیەکی جیاوازین بە کەلتوری خۆمان. چەند شێفێکی تر کە بە خواردن بەشداری بوو بە خۆشحاڵیەوە بۆ دەرخستنی تواناکانی خۆمان. بەڕاستی ئەمە زۆر گرنگە کە ئێمە بتوانین هەوڵی ئەوە بین کە ئەکید ئێمە شێفی زۆر بەناوبانگمان هەیە لە خواردنە کەلتورەکانی ئێمە بەڕاستی زۆر تایبەتن، تام و چێژێکی زۆر تایبەتی هەیە. ئەو شێفانەی کە لێ بەشداریان کردبوو چەندین جۆر خواردنی جیاواز هەر یەکە و خواردنی وڵاتەکەی خۆی ئامادە کردبوو، وڵاتی مەغریب، جەزائیر، چەندین وڵات کە بەشداریان کردبوو هەر یەکەی بە شێوازێک و بە دیزاینێکی جوان بە تەچی خۆی چەندین جۆر خواردن و شیرینی ئامادە کردبوو، هەروەها شێفەکانی خۆشمان. بەڵام من پێم خۆشە بۆ جاری داهاتووتر بۆ فستیڤاڵی داهاتووتر زۆرترین شێفی کورد بەشداری بکات، چونکە ئەکیدم زۆر کەسی بەتوانامان هەیە کە ئەتوانین کەلتوری خۆمان بۆ پەڕی ئەو توانایی کە هەیە لە کەلتورەکەم ئەو خواردنە تایبەتانی هەمانە پیشانی ئەوە شێفەکان بیانیەکانی بین، چونکە بەڕاستی خواردن و خواردنەکانی ئێمە زۆر تایبەتن. ئێمە
تام و چێژێکی جیاواز هەیە لە خواردنەکانمان ئەڵێن دەستاوی کوردی زۆر خۆش وەنیە زۆر تایبەتان هەر وڵاتە و ئەکید خواردنی خۆی پێخۆشە بۆ شیرینی باشی شێف نازیان هەر بۆ خواردنی من بۆ خواردنیش خواردنە کەلتورێکان کوردەکان و هەنێ لە خواردنە غەربیەکانیش بەڵام لە خواردنە کوردەکانە زۆر بتوانم زۆر باشە ئەو شیرینەی کە دروست کە ئاماژت بۆ کلەوەی کە هیچ قاڵبەکەت بەکار نهێنەوە لە شیرین دروستکردنەکە بەڵام بە هەنگاوی جیاواز ئەو شیرینێت دروست کردووە کەواتە ئەتوانێت بڵێن ئەم شیرینەی کە تۆ دروستی ئەەکەی جیا لەوەی کە ئامادەکردنی شیرینیەکە خۆشی لە خۆیان ئەمە کارێکی هوەریشە کە تۆ لەسەر شیرینیەکەت ئەنجامیت من جگەلەوەی کە ئەو طبقەیەم بۆ ئەوان ئەڕست کرد چەندین طبقەی جیاوازی شیرینی تریشم ئەڕست کرده بوو کە هەر یەکەیان تام و جۆر و شێوازێکی تایبەتی هەبوو ئەوان نەک بەوە هەر بەو طبقەی کە ئەرزم کرد لە مسابقەکە بەڵکو بەوانی تریش کە هەر یەکەی هەر طبقەیەک شێوازێکی تایبەتی هەبوو یەکێک لەوانە موسی لیمۆم دروست کرده بوو ئەو موسە لیمۆیە هەر شکلی لیمۆ بوو بەڵام حەشوەکەی ناوی هەمووی بە لیمۆی طبیعی ئامادەکرا بوو جگەلەوە کێکێکی تریشم دروست کرده بوو هەموو شتەکانم بە بچووکی دروست کرد پێم وا بوو بە شێوازێکی بچووک ئەنجامی بدەم هەر خۆی ئەم میهرەجانانە جاپلیان ئەپرسیم بۆ تۆشتی گەورەت نەکردەوە کۆی من هەمیشە لە بۆنەکانە کارێکی گەورە ئەەکەم بەڵام ئەم میهرەجانە شتێکی جیاواز بوو پێویست بوو بەوەی کە بە طبقەیەکی بچووک ئەرزی کارەکانی خۆت بکەیت جگەلەوە کارێکی ترم کردبوو بە چای ماچا کە ئێستا زۆر باوە لە هەموو وڵاتانە خەڵک زۆر ئەیناسێت و چای ماچا ڕۆکێکی بڵین ماچا ڕۆکێکە باشە سوودێکی زۆری هەیە من بەکارم هێنابوو لە شیرینەکانە بە طبقەیەکی جیاواز ئیتر ئەمە بووە هۆی ئەوەی کە هەموو شێفەکان کە لەوێ بەشدار بوون سەرسامی ئەو طبقە جیاوازانە بوون زۆر باشە جا لەگەڵ فیسیڤالەکەی ئەمەش بێبەش نەکردووە دیارێکی شیرینی بۆیە ناوین جا هاوکارانیشم وڵاتیوتم وڵاسیە چامان بۆ بێنن زۆر خۆشە بەدەم گفتوگۆکانمانەوە زۆر باشە دەست خۆش جگە لەوەش چۆکلێت کونافە ئەوەشیان زۆر پێ جوان بوو ئەمەش ئامادە کردبوو بەڵێ ئەوانشم هەر وەکو ئەرزێک برد زۆر زۆر بەدڵیان بوو زۆر دەستخۆشیان کرد بەڵێ بۆ بەرەزت دەست خۆش زۆر باشە لەوێ کە شیرینەکان ئامادە کرد و دوایی لیژنەی دادوەری ڕای لەسەر شیرینەکاندا هەموو ئەو شیرینیانی کە ئامادە و دەستخۆش بەسەر کۆگیان هەموو ئەو شیرینیانی کە ئامادەت کردبوو لەوێ کە ئەڵێ بە بچووک بچووک بە بەرهەمی بچووک بچووک بەشداریت کردبوو هەموو شیرینەکانیان تاقی کردەوە لیژنەی دادوەری بەڵێ زۆر بەیان تاقییان کردوانێ و کە ئەیان بینی تێ ئەگەشتن لە کوالێتی و جوانی ئەو شیرینە کە ئەیان بینی ئەیانوت هەر تۆ لە ئاستی شێفە جیهانیەکانای زۆر دڵخۆش بووم بەڕاستی کە ئەوان بۆ تامەزرۆیەوە ئەمە چی بۆ دروستکردین ئەمە کولیچەیە کە زۆر مەرغوبە لە لای خەڵک یەکێکە لەو شیرینیانی کە لای من زۆر مەرغوبە ئەمە کوکیزی گوێز هێندە هەمەیان ئەمە مەعمولی فستقە و شیرینەیەکی سووریە بەڵام لای خەڵکی سلێمانیش زۆر مەرغوبە کامیان خۆی شەکری کەمتیایە بە ئەم شیرینەکانی من ڕێژەیەکی کەم شەکر بەکارهێنم ئەوە خاڵێکی گرنگ بوو لە لای ئەوان کە تێستی شیرینەکانیان کرد وتیان ڕێژەی شەکرەکەی زۆر کەمە وتم من بەردەوام لە هەموو شیرینەکانما هەوڵی ئەوەیەم کە کەم بەکار پێش ئێمە دەست بۆی چێشانوەری بزانین خۆت کامیان هەڵەگری بیخۆی لەگەڵ چاکەتە خۆت حەز لەکەم باش ئەمە بخۆزەرە ناکەی ماداو خۆی هەڵی کرد والله من على من حزن تو زوري حزله شيرينيه كشدني لقى بس من هوايتهم شيرينيه زور باشا شیرینێکی عێراقی زۆر هاوڕێنەوە دوایشیەوە توانن هەمووی تا ئێمەی کوردیش زۆر پێی ناسراوین من لە نەنکمەوە فێری ئەو کولیچەیە بووم و لە دایکمەوە هاب جاران لە جەژن و لە بۆنەکانە بەڵێ لە جەژنە بۆنەکانە دایمە ڕۆژێکدانا بۆ دروستکردنی شیرینی بە تایبەتی کولیچە و برم و هەم بابەتە شیرینیەکان یەکێکە لەو شیرینیانەی کە خواستێکی زۆری لەسەرە لای ئێمە لەسەر زۆر خۆشە هەنی هەندێک لە
خێزانەکان ئێستا لە عەسرانایتر میوانێک چییە چاک لێنێ دانیشتن گفتوگویەکەکەن خۆشە دروستکردنی شیرینی بەڵام ئەوەی کە من بەلامەوە زۆر گرنگ بوو ئێستا خەڵک بە گشتی دوورکەوتۆتەوە لە شەکر خۆشە ئاماژە لە جیهانی شاکار لەسەرەکەن کا لەسەرەوەکەن کە لە زۆرینەی شیرینەکانە کەمترین شەکر کەمترین ئاردیسپی بەکاربێت تۆ تا چەند وات کردووە لە شیرینەکان ئەکید من زۆر گرنگیم ماوە بۆ خاڵە زۆربەی کێکەکانیشم بڵێن قەتع کێکەکانم بە ئاردی بایام دروست دەکەم و جگە لەوەی کە هەنێ مشتری تایبەت هەیە کە ئەو پارێزی ئەەکەن و کە نانەوێ ئاردی تەبیعی بەکاربێ لە شیرینەکانیانە بەخواستی خۆیان بە ئاردی بایان بۆیان دروست دەکەین ئاردی بایام یەکێکە لەو ئاردانەی کە سوودێکی زۆری هەیە و لە لای خەڵکیش زۆر مەرغوب بە ئێستا من هەوڵێم بۆ ئەو جۆرە کەسانی کە کێشەی شەکرەیان هەیە نەخۆشیەکیان هەیە هەر شتێکی ترکە نانەوێ ئەو شەمتر بەکاری ئادیتایە بە شێوازێک بۆیان ئامادە ئەەکەین کە کەمترین زەرەری هەبێت بۆ گیان زۆر باش داخل کردەوە هەستەکان نەخۆش بە شوێنەکە و زۆر بەچێژ و زۆر بەتام بوو بابێنە سەر چۆکلێتەکەش ئەوەش تاقلی ئەەکەینەوە باس لەوە بکەین بزانین ئەو خواردنانەی تر کا شێفەکان دروستیان کردووە خواردنەبیانیەکان ئەوانەتان تاقی کردەوە لەوێ ئەوان شێفەکانی جگە لە لێژنەی دادوەری شیرینەکانی بەڕستیان تاقی کردەوە بەڵێ بێگومان ئێمەش وەکەوەی کە وەکو ئەوەی کە بەشداریمان کردبوو مافیۆمان هەبوو کە لە شیرینەکانی لە خواردنەکانی ئەوان بخۆین طبعا ئەوان زۆر جوان بوو دیزاینی خواردنەکانیان هەتا بڵێ زۆر جوان بوو ینی کە سەیرت ئەکرد هەستەکرەها تامی بکەیت کەلتوری خوانی پێوە دیار بوو خاتو ڕێناس بێگومان بەڵێ من زۆر سەرسامی شتێکی تریان بووم کە زۆر گروپەکانیان زۆر یەکگرتوو بوون لە ناو یەکەوە بە چەندین جۆر شیرینی جیاوازیان هێنابوو کە لە وڵاتێکی ترەوە هاتبوون هەموو بە گروپ مێزێکی تایبەتیان ڕازانبەوە هەمویان بەیەکەوە هەموو کەرستەکانیان لەگەڵ خۆیانە هێناکەم باشی پێشڕکێک بەڵێ لە جەزایرەوە لە مەغریبەوە بە گروپ مێزی تایبەت بە خۆیان ئامادە کردبوو ئەوە زۆر سەرنجی منی ڕاکێشا بەڕاستی شتێکی جوان بوو بەلامەوە کە هەر یەکەیان بە کەلتوری خۆیان شیرینەکانی خۆیان بە شێوازێکی زۆر جوان دیزاین کردبوو زۆر ئارزیان لەگەڵ ئەوەی کامە فستیڤاڵی چێژ لێنانە مایشکردنی کۆمەڵی خواردنی جیاوازە وەکو خۆشی باسەکەی لە نێوان شێفەکانە ئاڵ و گۆڕکردنی خواردن هەبوو تۆکو خاتونێک تا چەند ئەم فستیڤاڵە بۆتە دەرفەتێک کە بتوانیت لە ئایندەیە ئەگەر فستیڤاڵێک لە وڵاتێکی کە کرایەوە تۆ بەشداربی یاخۆم نازناویان بە تۆ بەخشی و تۆ بتوانانی زیاتر لە بوارەکەی خۆتا کاری باشتر بکەیت و هەوڵ بەشتی جیاوازتە دروستکەی ئەمە تا چەند وای لە تۆ کرد بێگومان دەرفەتێکی زۆر باش بوو بە تایبەتی بۆ من هەر لە ئەوڵی دروستبوونی کارەکەمەوە هەوڵی ئەوە ما براندێکی کوردی دروست بکەم بێ بە هاوشێوی براندە جیهانەکان ئەوەتە ئەمەش براندەکەتە خۆشحاڵی و لەکێمە ئەبینین ناوی خاتونێکی کورد لەسەر براندێکا هەبێت بۆ پەڕی خۆشحاڵیەوە ینی من زۆر دڵخۆشم بەوەی کە لەسەر پاکێجەکانی خۆمان نووسراوە مەید ئین کوردستان ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیە نەک بۆ من بۆ کورد و کوردستان بەڕاستی ینی من هەوڵی ئەوە ئەم بە شێوەیەک هەوڵیشم ماوە براندەکەم گەورەکەم ببێت بە سمبولێکی جوان بۆ کوردستان و بۆ عێراق کەواتە با باسێکیش لەم شیرینی بکەین لەم چکۆلاتە بکەین ئەگەرمان باش نافە پستاشۆ ئەمە زۆر مەڕغوب بە ئێستا لە لای خەڵک زۆر ترێندا خۆی لە دووبەیەوە بڵاو بۆوانێ بەڵام خۆش حاڵانە ئێمە توانیمانە زۆر بە کوالێتێکی جوان و بە تام و چێژێکی زۆر تایبەت بیخینە ناو خەڵکە ئێستا تامەکانیان جیاوازە با تاقی بکەینەوە ما ئەمە ئەمسانی ئەمان چ تامێت پێکمان زۆر لەوەی کە سەرنجی منی ڕایکێشانی ئەوەیە کە دروستکردنی هەر شیرینێک بێ هەر خواردنەمەنیەک بێ گرنگی شەبی لێو کرێتەوە بە چ شێوازێک هەڵەجیێ برینگە بە چ شێوازێک بتوانی پارێزکاری لێ بکەیت بە چ شێوازێکیش هەموو
بابەتە خۆراکیەکانی کەتیایەتی بتوانانی لێرەیە ئاماژەی پێبەی ئەمە زۆر گرنگێمە دەستخۆشی لێگەین لەوەی کە سەربەتاڵ بێت و ئەمەش دەتوانین ئێمەکو کورشانازی بە خاتورە ناسەوە بکەین کە بتوانین براندێکی تایبەت ئەمەیان کام تامەیانە ئەویان پیستاشۆکەیە کونافەی تایە گەر پاسێک لە دروستکردنەوەی بکرد چۆن نازانین کەسە زۆر ترێندە لە سۆشیال میدیایە وەکو چاڵەنجێکی لە هاتوولەوەی کە زۆربەی کەسەکان دروستیەکەنەوە بەسەگە هەر باسێکی دروستکردنەکەی بکەینەوە ئەمە چۆکلێتێکی زۆر تایبەتە چۆکلێتی بەلجیکیە یەکێکە ئیتر لە باشترین چۆکلێتەکان حەشوەکەی ناویشی کونافەیە هەمووتان ئەزانن کونافەکە بۆ بە شێوازێکی تر خۆی بەکارێ بەڵام لەم شیرینیە بە شێوازێکی تر بەکارێ لەگەڵ حەشوەکەشی فستقە تێکەڵ ئەکرێت لەگەڵ یەکتریا و لەگەڵ ئەم چۆکلێتە تام و چێژێکی زۆر تایبەت و جیاوازی ئەبێت زۆر بەتامە دەست خۆش دەستەکان خۆش بێ زۆر بەتامە دەست خۆش بێژی و تامەکانی تریشی تامێکی تری کە هێناومە کەرەمێڵە کەرەمێڵ و چۆکلێتی دارکە ئەوەشیان تامێکی زۆر تایبەت و تازەیە باشە هیچ نمونێک لەمانەتدا بۆ شێفە پیانیانی کە هاتبڵی بەن و لەگە خۆیانە فیدباکیان چی بوو لەسەری یەکسەر تێستیان کرد لەویان تێستیانەکە بەڵێ زۆر زۆر بەدڵیان بوو زۆر سەرسام بوون پێی و ئەو شێفانەی حەکەمەکان بڵێن کە بەشداریان کرد و کە بینیان شتەکان ینی هەموو سەریان سوڕما لە جوانی و کوالێتی بەرهەمەکە جامە پێشوی فستیڤالەکە دەست پێ بکە بەڵێ دوو شێفی بەڕێز هاتنە ستۆدیۆ بەلامان شێفیشان لە بەغدادەوە هات و ماشەڵڵا کەی ترسێی دەست و پلیان و خۆیانەکەی لە خۆتۆ برسی دەبێت حەزی لە خواردنە ئەوانە بۆ چوونیان چی بوو لەسەر خواردنی کوردی لەسەر ئەو بابەتانەی کە لای ئێمە گرنگی پێدرێ بێگومان ئەمە شتێکی زۆر باش بۆ میهرەجانەها بۆ ناساندنی کەلتوری یەکتری و طبعاً کە ئەوان شتەکانیان ئەبینی زۆر ینی بە شێواز بە سەرسامی سەیریان ئەکرد کە شتەکانیان ئەبینی شێفی تیا بوو کە لە کەزەخستانەوە هاتبوو لە تورکیاوە لە فەڵەستینەوە ینی جەزایری تیا بوو ئەنوا حەکەمی تیا بوو تیا بوو لە شێفەکە بڵێن عەرەب بوو بەڵام لە ئەمریکاوە هاتبوو لە فەڕەنساوە هاتبوو یەکێک لەوانە تێ ئەگەشت لە شێوازی شیرینەکەی تۆ لە گرنگی و ئەهمێتی ئیشەکەی تۆ بەڕاستی ئەم میهرەجانە زۆر گرنگە پێم خۆشە زیاتر پەرەی پێبیرێت و بتوانین ئێمە وەکو کورد بچینە ناو میهرەجانەکانی ترۆکە لە وڵاتانی تر ئەنجام ئەیرێت بەڕاستی ئێمە زۆر گرنگە توانای خۆمان پیشانی ئەوان بین من بە خۆشحاڵیەوە یەکێک لەو منەظەمانی کە پشگیریم ئەکەن IOM هەمیشە لە ئێڤنتەکانیان لە دەروی وڵات کارەکانی من پیشانی ئەوان ئەیان چەند جارێک بەیان باس کردوم کە زۆر دڵخۆش بوون لەوەی کە ئافرەتێکی کوردیان بینیوە بۆ شێوازە کە هەڵیاوە لە هەمان کادا من پێگەیاندنی خۆم و چەندین کەسانی تری بەتوانە کە ئێستا هاوشەی خۆم ئیشەکەن هاوشەی خۆم شێفن ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ من نەک تەنها گرنگی ماوە بە خۆم بۆ سەرکەوتنی خۆم بەڵکو چەندین ئافرەتی تر کە ئێستا هاوشەوی خۆم لەگەڵ خۆمە هاوشانی خۆم کارەکەن پرسیاریۆ بکەم کە شوێنی کارکردنت کوێیە هەر ماڵی خۆتیان جێکتێ و یان کۆمەڵی کەسیش لەگەڵت کارەکەن سەرەتا من لە ماڵی خۆمەوە دەستم لە مەطبەخەکەی خۆمەوە دەستم پێکرد من هەر ئەمە بەهرەی مناڵیم بووە هەمیشە لەگەڵ دایکما خەریکی ئەنجامدانی دروستکردنی شیرینی بووم دایما سەیری دەستی دایکمم ئەکرد چۆن بتوانم وەکو دایکم خواردنێکی تایبەت بکەم چۆن بتوانم وەکو دایکم شیرینێکی جیاواز بکەم زۆر زۆر ینی سەیری دایکم ئەکرد زۆر دایکشم بەڕاستی زۆر سپاس یەکەم زۆر هەوڵی لەگەڵیە مش دەستخۆشی لەکەی سپاس مەمنون ئیتر ئەمە کە دەستم کرد بە ئیشەکەی تر ئەوەی نەخیان ئەوە نە خەڵک بە دڵی بوو لە ماوەیەکی کەما دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە سلێمانی تقریبان ماوەی 10 ساڵە من بەڕسمی ئیشەکەم جگەلەوەی من هەر لە مناڵیەوە ئەمە خولیا و بەهرەم بووە بۆ پەڕی خۆشحاڵیەوە من 8 ساڵ ئەبێت دوکانم هەیە و براندی خۆم هەیە جگەلەوە بە هەمان شەوە لە هەولێریش لقێکی ترم هەیە پێم خۆش بوو هەدەفی کردنەوەم بە لقێکی تر لە هەولێر
ئەوە بوو کە پیشانی بم کە ئافرەتی کورد چەند بەتوانە هەر کارەکانی خۆتە ئەوانەی هەڵێش هەمووی بەڵێ زۆر کارەکانی خۆمەسەکانی خۆش بێت چەند خاتونێکی کەش بێگومان وەکو ئەتوانین بڵێن دەستی کار لە لای تۆ کارەکەن و ئەمانە ئەم شیرینە کورداریانە دروستەکەن بەدەر لە شیرینی خواردنی کەش دروستەکەن وتە یان هەر شیرینی دروست هەر شیرینی بەڵام بە پێی خواستی هەنێک مشتری تایبەتمان هەیە خواردنیان بۆ ئەکەین بەڵام ئێمە زیاتر ئیشی سەرەکیمان شیرینی من خۆم پێم وتی باسێکی ئەو 4 ڕۆژەی فستیڤال بکەین تا چەند توانرا بوو لە فستیڤالەکە ژینگەیەکی لەبار بۆیەوە بێت چونکە دروستکردنی ئەم جۆرە خواردنانە تۆزێ وردەکاریەوێت تۆزێ پەلەکردنی نابێتیا بێ چۆن شوێنەکانیان بۆیەوە دابین کردبوو توانرا ئێوە بە حەز و ئارەزوی خۆتان شتەکان دروستکەن باسێکی ئەو ژینگەیەمان بۆ کە بۆیان دروست کرد خۆی ڕاستەکەی شێوازی فستیڤالەکە جیاواز بوو خۆی کێبڕکێ ئەبێت تویشی کێبڕکێ بزەبن وەکو باسی وەشم کرد من پێیان ئەوتم شێفە کوردەکان ئەیانوت باشە بۆچی ڕێناز شتی گەورەی نەکردووە بۆچی ئەو شتە بچووکانە چێ ئەهمێتی ئەو شتە بچووکانیان ئەزانی بەڵام خۆشبەختانە شێفەکانی تر شێفەکانی دەرحەکەمەکانی تر ئەیانزانی کە ئەهمێتی ئەو شیرینیە چیە وە گرنگی ئەو فستیڤالە لەوەیە بوو کە تۆ بە تەبەقەیەکی جیاواز و بچووک بەشداری بکەیت شتێکی جیاواز لە ماوەیەکی کەمە هەرچەنە من شیرینەکانم کاتێکی زۆری ئەویست لە پێویست بوو کە زیاتر لە بەڕادا بێت و خۆی بگرێ بەڵام من هەوڵما جگەلەوەی کە دروستم کردوانێ لە ماوەی ئەو 45 دقەیەیە ئامادەم کردوانێ جگەلەوە ژیانی پێشتر ئامادەشم کرد وەکو ئەڕز بردم بەڵام لەوێشا لە بەرچاوی خۆیان بە هەموو تەکنیکەکانی کە دروست کرابوو بە هەموو تەکنیکەکانی دروستم کردەوە یەکێک خاڵێکی گرنگ لای ئەوان ئەوە بوو کە بتوانێت لەسەر خۆ بە شێوازێکی زۆر جوان بەو پەڕی زەردەخەنەیەوە بەو پەڕی خۆشەویستیەوە بە پاک و تەمیزی کارەکە بکەیت کە ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو لای ئەوان هەموو کەسێ ئەمە پەیڕم ناکالە کاتی ئیشەکانیان خواردن دروستکردن نەشین دروستکردن ئەمە خۆی خاڵێکی گرنگە لە مسابقانەیە زۆر باشە لەگەڵەوەی کە ئاماژەت بۆ کرد کە ئەم خاڵانە هەمووی گرنگی خۆی هەبووە بۆ ئەوەی کار لیژنەی دادوەری بڕیار بات ئەتوانین بڵێن هەر خۆی بەشداریکردن لەم فستیڤالە جیالەوەی کە تۆ پلەیەکەمت بەدەستهێناوە وەکو ئەکادمیایەکیش ئەبێ لەبەرەوەی کە چەندین هەڵسەنگاندنەوە چەندین بنەما هەبوو بۆ ئەوەی کە تۆ هەڵسەنگاندن بکرێت بۆی کە شیرینیەکەی تۆ گوبەڕست ئاماژەت پێکرد پیانوتی کە بۆچی خاتوڕێناز شیرینێکی قەبارە گەورەی دروست نەکردووە بە شوێنێکی قەبارە بچووک بەڵام توانیشتە پلەیەکەمیش بەدەست بهێنین ئەتوانین بڵێن ئەم جۆرە فستیڤالە ئەم بەشداریکردن لەمانە هەر خۆشی بۆ خۆی لەوەی وەکو فێرگەیەک وایە لەوەی کە تۆ زیاتر بتوانین برە و بۆ کاری خۆت بیت ئەکید بێگومان من هەمیشە هەوڵم ماوە ینی ڕۆژ بە ڕۆژیش هەوڵی ئەوەیەم هەنگاوی باشتر بنێم و کاری جوانتر بکەم زیاتر خۆم پێ بگەێنم چونکە بەڕاستی هوەری خواردن و شیرینی هوەرێکە کە پێویستە ڕۆژ بە ڕۆژ کاری تیا بکەیت ینی هەر ڕۆژە و بە شێوازێکی جوانتر بە شێوازێکی جیاوازتر تەقدیمی بکەیت بەڵێ زۆر باشە بینە سەر ئەوەی خاتوڕێناز لەوەی کە تۆ لێ بەشداریت کرد توانای شێفە کوردەکانی خۆمان چۆن بوون ئەوانێکە لەگەڵ تویا بوون چکە دایم کە هەر بابەتێک بێت چۆ فستیڤال و کێبڕکیەوە حەزەکەی زۆرینەی خەڵاتەکان بۆ خۆت بەریتەوە لە سلێمانی ئەم ساڵکە فستیڤالە بەڕێوە چوو ئەوەی کە تۆ بینی و شێفە کوردەکانی خۆمان توانیان چۆن بوو ئەوان توانیان خەڵات بەدەست بێنن لەو خواردنە جیاوازانێک کە کردویانە پێمان خۆشە باسی شۆمان بۆ بکەین بۆ پەڕی خۆشحاڵیەوە ئەوانیش توانیان خەڵات بەدەست بێنن ئەکید ئیشەکانی ئەوانیش زۆر جیاواز و تایبەت بوو بەڵام من وەکوتم پێویستمان بەوەیە شێفی زیاتر بەشداری بکات گروپەکەمان گەورەترکەین دەست لە ناو دەست هەمومان بەو پەڕی خۆشحاڵیەوە بێتە قبولی ئەوە بکەین کە من وەکو ڕێناز کە خیبرەیەکی زۆرم هەیە لە شیرینیە چەندین جۆر شیرینی جیاواز ئامادە ئەەکەم ئەبێتە قبولی ئەوە بکەین کە کێ براوەیە کە گرنگ ئەوە نییە کە تۆ شتێکی گەورە و جیاواز گەورە دروستکەی گرنگ ئەوەیە کە تۆ چەندێک ئەو شتی تەبەقەی کە پێشکەشی کردووە کە مەرغوبە لە لای خەڵک کە ترێندە لە جیهانە ئێمە ئەبێ هەوڵی ئەوە بین کە گروپەکەمان گەورەترکەین وەکو شێف وەکو شێفی کوردستان و توانە و بەهرەکانی خۆمان زیاتر دەربخەین یەکتر قبولکردن بکەین بێگومان
ئەوە زۆر گرنگە ینی تۆ ئەبێت تەقبولی ئەوە بکەی کە کێ بەتواناترە نابێت دڵگران بی بەوەی کە ئەم کەسە بۆچی یەکەم بۆچی ئەو پلەی باشترینی بەدەستێنەوە زۆر سپاسیانەکەم کە خەڵاتێکیشان بە من بەخشیەوەی کە بەوەی کە من بەشداری بکەم لە میهرەجانێک لە تورکیا وەکو نوێنەری شەفە کورد ئەوە چێکی دڵخۆشیانەکەم ئەوە گەورەی خۆیانە ئەکیت ئەوەیان لە منە بینیوە جگە لە خۆشم یەکێک لە شێفەکانی ترم کە ئەو هەر وەکو هاوکارێک هات لەگەڵ وەکو پشگیریەک هاو لەگەڵم کە شێفێکی زۆر بەتیان توانایە لەگەڵم بوو لەو ڕۆژەیە بە هەمان شێوە ئەوان ئەویشیان داوەت کرد ئەم فستیڤاڵی دیکەکەی ئەکرێەوەی کە لە تورکیا بەشدارە بیتیایە بەڵێ لە چ کاتێکە ئەکرێ بەم نزیکانە ئەنجامەدە میهرەجانەکە پێم وایە مانگی 11 بۆ 12 زۆر باشە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس هیوایەوەی کە بتوانی لەوێش ئاستێکی باش ئیشەڵڵا هەوڵەیەم هەمیشە ببمە جێگەی ڕەزامەندی بۆ کورد و کوردستان ئێمەش چاوەڕێ وەتوانایە دەکەین دووبارە سپاس بۆ تۆ جارێکی تر پیرۆزبایی هەمان شێوە هیواداری نمونەتان زیاد بێت و بۆی کەتوانی توانای خانمانمان هیوادارم دەیان کەسی تری وەکو من بەتوانە ئەم کوردستانە گەورە بکات دووبارە سپاس بۆ دیاریەشی کە بۆ هێنا خۆش هیچیوانیانتان بێت دەست خۆش